سڵاوتان لێبێت لە سیوێکی دوانزەی ساڵی 2010 مادەی ١40 وەکولایەنی دەستوری بەسەرچوو کاتی تەواو بوو بۆ جێبەجێکردن لەو کاتەوە تا ئێستا هەردوو نەتەوەی عەرب و تورکمان لە شاری کەرکووکا بە تایبەتی پێداگری لەسەر ئەوە دەکەن کە ئەو مادەیە بووەتە بەشێک لە مردوو لە بەرامبەریشدا لایەنی کوردی بەردەوام لە هەوڵی ئەوەدایە ئەو مادەیە جێبەجێ بکرێت و سەرجەم قۆناغەکانی بە کۆتایی بگات بەردەوام لەگەر دانانی دەستوری هەمیشەیی عێراقدا لیژنەیەک بۆ جێبەجێکردنی مادەی ١40 دانراوە لە سەرەتای دانانیشەوە تا ئێستا جێگیری سەرۆکی لیژنەکە کورد بووە ئەڵقەی ئەم جارەی بە ڕاشکاوی میوانداری خاتوو نەرمین عوسمان جێگیری سەرۆکی لیژنەی جێبەجێکردنی مادەی ١40 لە دەستوری عێراق کردووە نەرمیخان بەخێربێت بژیت. وەکە زانین لە سیوێکی دوانزەی 2010 بەپێی دەستور مادەی ١40 کاتێکی کۆتایی هات کە دەبوو تا ئەو ڕۆژە هەرسێ قۆناغەکەی مادەی ١40 کۆتایی پێ بەهاتایە بەڵام تا ئێستا ئەم مادەیە بە تەواوی جێبەجێ نەکراوە ئەتوانی بە کورتی پێمان بڵێ نوێترین گۆڕانکاریەکان لە جێبەجێکردنی ئەو مادەیە بەکوێ گەیشتووە بەڵێ بەس من نەمەوێت یەک چاککردن ئەو مادەیە کە ئەڵێ تەواو بووە مادەکە ئەڵێ على الدەولە تەنفید بنود کە مادەی 58 بۆ بە مادەی لە قانونی دەوڵەتە بۆ بە مادەی 140 لە دەستوری عێراقیە ئەڵێ لەسەر دەوڵەت هەیە ئەبێت تاکو سیویەکی دوانزەی 2010 جێبەجێکە کەواتە مادەکە ڕوحەکەی خۆی ماوە مادەکە جێبەجێ نەکراوە کاتەکەی دەوڵەت بەسەر چووە نەک کاتی مادەکە لەبەرە دوو حتا محکەمەی فدرالیش بڕیاری لەسەرەوە داوە کە ئەو مادە وەکو خۆیەتی ئەم هەڵەیە هەڵەکەی حکوومەتێک بە دوایەکەکانە نەک مادەکە وەکو خۆی ڕوحی ماوە و تەنانەت ئومەمی متحیدەش دانی بەوە ناوە کە ئەو مادەیە جێبەجێ نەکراوە بۆیە مادەکە هەموو قۆناغەکانی وەکو خۆی ماوەتەوە جێبەجێ نەکراوە ئەجا ئەگەڕم سەر ئەوەی گەشتونەتە کوێ خۆتان نەزانن مادەی 140 سێ قۆناغی گرنگە یەکێ لە هەرە قۆناغە گرنگەکانی و حساسترین قۆناغی تەطبیع ئاساییکردنەوە قۆناغی ئاساییکردنەوە چەند هەنگاوێک لە خۆی ئەگرێت یەکێ لە هەرە هەنگاوە گرنگەکانی گەڕانەوەی ئاوارە و هاوردەکان بۆ نیشتەجێی خۆیان کە لێوەی بوون یعنی بڵێن خەڵکی کەرکک بووە ئەبێ بگەڕێتەوە کەرکک خەڵکی شوێنێکی تر بووە کە هاوردەیە و هێناویانە بۆ کەرکک بە سیاسەتی تعریب ئەبێ بگەڕێتەوە ئەو شوێنەی لێوەی هاتووە ئەجا ئەمە کەرکک بێ خانەقیم بێ سنجار بێ شوێنەکانی بەشەکانی تری عێراق بێ چکە خۆ مادەی 140 هەرتەنها ناوچەکانی کوردستان نییە ناوەڕاست و باشووری عێراقیشە ئەمە گەڕانەوەیە دوو گەڕانەوەی مڵکدارەتیش ئەویش دوو قۆناغە دوو هەنگ بەشە بەشی کشت و کاڵی و بەشی خانوبەرە لەگەڵ ئەوەشە ئەنجە دوای ئەوە لە هەمووی گرنگتر کە قۆناغی ئاساییکردنەوە گەڕانەوەی سنوورە ئیداریەکانە سنوورە ئیداریەکان کە وەختی خۆی بە سیاسەتی گۆڕانکاری لەسەر گۆڕانکاری دیموگرافی بە سیاسەتی تعریب بە سیاسەتی تەبعیس بە سیاسەتی گۆڕانکاری تائیفی ئەمانە کە گۆڕاون ئەبێ بگەڕێنەوە سەر شوێنە ئەسلەکەی خۆیان ئەم گۆڕانکاری حدودە ئیداریانە ئەنجا کە گۆڕانکاری حدودە ئیدارەکانەکرێت سەرژمێری لەسەر ئەساسی سجلی 57 دەکرێت ئەو سەرژمێریە بۆ سجلی 57 چونکە تاکو ئێستا دەوڵەتی عێراقی هیچ سەرژمێریەکی بەقەدر سەرژمێری هێندی سەرژمێری 57 ینی بەڵگەدار نەبووە و باش نەبووە بۆیە ئێمە هەموو لایەک حتا لە سیاسەتەکانی تریش ئەتیما دەکەنە سەر 57 ئەنجە دوای ئەوە قۆناغی ڕفراندۆن دەستپێرەکە کە خەڵکی ناوچەکە دیسانەکە بۆیان تەنها ئەوان بۆیان هەیە بڕیار بدەن ئەنجا ئێمە لەکوێی ئێستا جێبەجێکردنی مادەکە گەیشتووە ئێستا ئێمە لەکوێین لەم هەموو قۆناغانە ئێمە لەکوێین ئەو لیژنەی کە دروست کراوە لیژنەیەکی تەنفیزیە سەر بە مەکتەبی ڕئیس وزەرا واتە لیژنەیەکی تەنفیزیە لیژنەیەکی تەشریعی نییە بەڵام ئێمە بۆمان هەیە بڕیار لەسەر هەندێشتی تەشریعی بین نەک بڕیار ینی بڵێن
هەندێک لەو شتە تەشریعیانە بخەینە بەردەم لیجانی تەشریعی بخینە بەردەمی حکوومەت یا بخینە بەردەمی ئەوە بۆی بەرزیکەن بەڵێ ئێوە وەکو لیژنەی جێبەجێکردن بەڵێ وەکو لیژنەی جێبەجێکردنەکە ئێمە چیمان کردووە تاکو ئێستاکە بە بڕی 970 ملیار دیناری عێراقی کە دراوە بە لیژنەکە بۆ قەرەبووکردنەوەی خەڵک هاوردە و ئاوارەکان بۆ ئەوی بگەڕنەوە سەر شوێنەکانی خوان هەرچەند ئێمە زۆر جار هەیە خەڵک پرسیارێک دەکا ئەڵێ خەڵک نەگەڕاوەتەوە ئێوە قەرەبووتان کردوونەتەوە بەڵام نەگەڕاونەتەوە ئێمە ئەرکی ئێمە پیلی خەڵک نییە بگەڕێنین بەڵام ئێمە ئەرکی ئێمەوەیە سجلی نفوسەکەی لەو شوێنە نەهێڵین کە قەرەبوو ئەکرێتەوە واتە بریاردەر نییە لە چارەنووسی سیاسی ئەو شوێنە ئەمە گرنگەکەی هەیە بەلای ئێمەوە چکە خودی ڕۆحی مادەکە وا دەڵێ زەوێ کشت و کاڵەکانیش ئێمە بەشێکی زۆری گەڕاوەتەوە سەر خەڵکی خاوەنەکەی کە لە کورد و تورکمان هاتوون وەختی خۆی لە کورد و تورکمان وەرگیراوەتەوە دراوە بە عەرەب ئێمە ئەوەی کە بەبێ یاسا وەرگیراوەتەوە گەڕانومانەتەوە خەڵکەکەی خۆی بەڵام خەڵکێک هەیە عەرەبە نیشتە جێ لەو ناوە زەویزاری کشت و کاڵی خۆی ئەوە هیچ ئێمە عیلاقەیەکمان نییە بەسەرەوە ئەمانەش بڵێن منشعاتیان دروست کردو لەسەر زەویە کشت و کاڵەکان بە پێی یاسای وەزارەتی زراعە ئەبێ ئێمە ئەو قەرەبووکردنەوە بدەینەوە بە خاوەنی ئەو کەسەی کە منشعاتی لەسەر دروست کردو حتا گەر خاوەنی ئەسڵیشی نەبوو بێ جێبەجێکردنی مادەی 140 وەکو مادەیەکی دەستوری لە ئێستا بەخسەکانی بەڕێزت وەک ئاماژت پێیا لە قۆناغی قەرەبووکردنەوەن بەڵێ بەڵام ئەم دواکەوتنە زۆر نییە ینی کاتی دیاریکراو بۆ ئەم مادەیە 4 ساڵی بەسەرا ڕۆشتووە لەگەڵ بەڵام هێشتا لە قۆنەغی قەرەبووکردنەوەیە بۆ ئەم دواکەوتنە بۆ دواکەوتنەکان هۆکارەکان زۆر بەڕاستی دواکەوتن بۆ یەکەمیان بەنسبەت قەرەبووکردنەوە ئەو میزانەی کە بۆمان دادەنرێ هێندی ئەم هەموو فیل لە زۆرە نیە کە لە بەردەستی ئێمە یعنی من بە ئەگەر بەو قۆناغەدا بڕوە 4-5 ساڵی کەشمان دەوێت ئێمە بەس قەرەبووکردنەوە ئەگەر بەو شێوازە هێواشێواشەی یا هەنگاو هەنگاوە بڕە پارەی کە ئەمان دەنە ئێمە بەس 14 ملیار و 750 میلیۆن دیناری عێراقی بەس ئەمە قەرەبووی مشعاتی زەوی وزارە ئەنجا چ جای ئەم هەموو خەڵکەیە کە لەم هەموو من باشووری عێراق و ناوەڕاستی عێراق و ئەمانەش هەمووی حەقی قەرەبووکردنەوەیان هەیە چکە ئەمانی سیاسەتی تعریب گرتوونیێتەوە ئەم هەموو کوردە ئاوارە فەیلەی کە بە سیاسەتی تعریب ڕەوانەی ئێران کراون ئەمانش حەقی قەرەبووکردنەوەیان هەیە بەڵام ببوورە بەپی مادەکە من دقی مادەکەم لە بەردەستە حەزەکەم بیخوێنمەوە طبعا بعربي ورا من قلتوها المادة 140 أولا تتولى السلطة التنفيذية اتخاذ الخطوات اللازمة لاستكمال تنفيذ متطلبات المادة 58 من قانون إدارة الدولة العراقية للمرحلة الانتقالية بكل فقراتها أما أشكرها. ثانيا المسؤولية الملقاة على السلطة التنفيذية في الحكومة الانتقالية والمنصوص عليها في المادة 58 من قانون إدارة الدولة العراقية للمرحلة الانتقالية تمتد وتستمر إلى السلطة التنفيذية المنتخبة بموجب هذا الدستور على أن تنجز كاملة التطبيع الإحصاء وتنتهي باستفتاء في كركوك والمناطق الأخرى المتنازع عليها لتحديد إرادة مواطنيها في مدة أقصاها 31 من شهر كانون الأول سنة 2007 يعني ليرة ببي مادەکە لە دەستورە ناوی کەرکووکی هێناوە باشە دواکەوتن ینی ئێوە وەکو لیژنەی جێبەجێکردن بە تایبەتیش تۆ وەک جێگری سەرۆکی لیژنەکە ینی بۆچی دواکەوتن لە قەرەبووکردنەوەی ناوچەیەکی ترە ببێتە مای ئەوەی کە جێبەجێکردنی مادەی 140 لە کەرکووک دوا بکەوێت نەجا من بە پێ دەڵم بکو بۆم باسکردی قەرەبووکردنەوە هەنگاوێکی بچکۆلەی مەوزوع سیاسی گەورەکەیە قۆناغەکانی تری کە تۆ ئەتوانی قەرەبووکردنەوە تەجیل بێ ئەتوانی بەردەوام بێت تا 4 ساڵی کەدا 5 ساڵی کە چکە هیچ لە مەسەلە سیاسیەکە ناگۆڕێ قەرەبووکردنەوە چکە هەنگاوێکە ئەتوانی ئەمە قەرزی دەوڵەتە بەرامبەر بە هاوڵاتی ئەتوانی ئەو قەرزەی ئەم ساڵ نەیداتەوە 10 ساڵی کە بیداتەوە مۆزوعی ڕوحی مادەکە لەکوێیە ڕوحی مادەکە لەوایە کە تۆ ئەبێ ئەو سنوورە ئیداریانە بگەڕێنیتەوە دوای سنوورە ئیداریەکان کە گەڕایەوە حدودە ئیداریەکەت بۆ دەردەکەوێت و تۆش لەو کاتانە خەڵکەکانت گەڕانۆتەوە
بەڵام قەرەبۆکەی تەجیلە بە قەیچەکە بەڵام تۆ خەڵکەکەت گەڕانەوەتەوە سجلی نفوسی هێناوەتەوە سەر زێدەی بابانی بڵین ئەو شوێنەی کە لێوەی هاتووە ئەمێنێتەوە باقی قۆناغەکەی تری کە ڕێفراندۆمە و سەرژمێریە و ئەنج ڕێفراندۆمە لە هەرە قۆناغە گرنگەکەی کە پەیوەستی ڕاستەوخۆی بە لجنەکەەوە نییە ئەوش گۆڕانکاری لە سنوورە ئیدارەکانە گۆڕانکاری سنوورە ئیدارەکان دەسەڵاتی سوڵتەی تەشریعیە بۆچی چونکە لە قەراراتی حکوومەتی سەدام ڕژێمی پێشوو دوو جۆرە قەرار هەیە قەرارێکێک هەیە بەوەی کە بە ئەوەی بڵێن شعونی شیمالی کراوە قەرارێکیش هەیە بە مەجلس قیادەتە ثەورە کراوە قەرارەکانی مەجلس قیادەتە ثەورە حکمی قانونی هەیە ئەوەی شعونی شیمال حکمی قەراری هەیە حکمی قەرار لە ژێردەسەڵاتی حکوومەتە حکمی قانون لە ژێردەسەڵاتی مەجلیسی تەشریعیە کە هەموو حدودە ئیداریە مهمەکان کە گۆڕاوە بە دەسەڵاتی مەجلس قیادەتە ثەورەیە کەواتەوە دەسەڵاتی ئێمە نیە دەسەڵاتی سوڵتەی تەشریعیە سوڵتەی تەشریعی ئەبێ حدودە ئیدارەکان بگۆڕێتەوە ئێمە وەکو لیجنە داوایان لێکردین وتیان چی گۆڕانکارێک لە حدودی ئیداری کراو بماندنە منیان کرد بە سەرۆکی لیژنەکە هەموو حدودە ئیدارەکان بە پێی وەقای عێراقی بە پێی ئەو خەریتانەی کە لە وەزارەتی بەرگری و وەزارەتی نەوت و وەزارەتی بەلەدیات هەبووە هەموویمان هێناوە لەگەڵ ئەو وەقای عێراقیانی کە قانون بە پێی قەرارات ینی وەختی خۆی سەدام شتێکی باشی کردووە هەر گۆڕانکارێکی کردووە لە وەقای عێراقیات تەسجیلی کردووە هەموویمان کردووە بە بڵێن فیلێکی ئەگجار زۆر گەورە خستومانەتە بەردەستی هەموو لایەنە سیاسیەکان بە مەجلیسی نوابیشەوە بە پەرلەمانیشەوە وتومانە ئەمە گۆڕانکارێکی ئتر بۆ ناگۆڕێ دیسانەکە ئەگەڕێنەوە سەر هۆکارێکی تر کە لە هەمووی گرنگترە هۆکاری سیاسیە بەس بەڵام بە لێرە بواستی یعنی ئێستا عێراق گۆڕاوە ئێستا لە عێراقا سەر و کۆمار کووردە جێگری سەر و وەزیران کووردە کورد قورساییشی گەورەی هەیە لە ناو پەرلەمانی عێراقا ینی بۆ هەموو ئەمانە نەبوونە فشار بۆ ئەوەی ئەو حدودە ئیداریانە تەسبیت بکرێت گۆڕانیان بەسەرابێت یەکێک لە ئەوەکان هۆکارەکان وەختی خۆی کە بەڕێز مام جەلال سەر و کۆمار بوو دوو جێگری هەبوو هەرسێکیان حەقیوی تۆیان هەبوو ئەگەر بەڕێز مام جەلال ئەم بڕیارەی بخستا بە بەردەمی پەرلەمانەوە بەڕێز تارق الهاشمی موافق نەبوو حەقیوی تۆی هەبوو کەڵێ نابێت تەقدیمی کە چکە لەگەڵ جێبەجێکردنی مادەکە نەبوو بەڕێز دکتۆر عەبدولمەهدی لەگەڵی بوو بەڵام چۆن بەوەی کە هەمووی وەکو لە یەک سەبەتا بێ باشوور و ناوەڕاست و باکووریشیانی هەمووی بەیەکەوە بخرێت یەک سەبەتەوە بخرێتە بەردەمی پەرلەمان لەبەرەوە نەتوانرا ینی ئەم بڕیارە بخرێتە بەردەمی پەرلەمان چکە هەرێکەی لەوانە حەقیوی تۆی هەبوو ئێکیشیان لەوانەکە بەڕێز تارق الهاشمی بوو ئەمە لە ئێکیشیان ئەندامی پەرلەمانیش ڕاستە ئێمە ژمارەمان هەیە لە ناو پەرلەمان بەڵام ئایا تۆ چەند لاینی گرنگ لە ناو پەرلەمانە لەگەڵ تۆنیە مادەی 23 کە دروست بوو لایەنە هەرە دۆستەکانی ئێمە چۆ دەرەوە بەڵام کورد لایەنێکی گرنگی پێکهێنەری حکوومەتە لەگەڵتە لەم کابینە نوێیە هەموو لایەنەکان پێویستیان بوو پێویستیان بە کورد بوو بۆ ئەوەی حکوومەت پێک بێنن ئەکرا کورد ئەوە بکاتە مەرجی سەرەکی مەرجی سەرەکیە بەڵێ خۆتانەزانن لە 19 خاڵەکەی کە دایان بە لە کاتی دروستکردنی دەوڵەتە لە کاتی دروستکردنی ئەم حکوومەتە یەکێ لە هەرە خاڵە گرنگەکانی مادێ 140 بەڵام مادێ 140 دیسانەکە ئەکەوێتەوە سەر ئەستۆی لانی حکوومەت و لایەنی پەرلەمان و تۆ کە نەزانی ئەگەر هات و ئەرزێتی سیاسی لە ناو پەرلەمانە بای ئەوەندە پێگەییوە بۆ ئەوەی تۆ یەک حدودی ئیداری ببیتە ئەوێ و خەڵکەکان لەگەڵت نەبن ئەی دۆڕێنی کە دۆڕانت خەتەرەکەی زۆر زیاترە لەوەی بە معلەقی بمێنێتەوە بۆ نمونە مەسەلە من بڵێم چەمچەماڵە گەڕێتەوە یا بۆ نمونە بڵێن یەکێک لە ناوچەکانی خانەقین بێتە سەر یا بێتە محافەزەیەک یا بێتە سەر سلەیمانی ئایا ئەگەر دۆڕانت دەنگن نەهێنا هەرە دۆستەکانت لەوێ دەنگیان نەدابێتەوە
چکە سیاست بەڕاستی متمانەی نییە بەڵێ یعنی زۆر جار هەیە سیاست بێ متمانەیە زۆر دۆستە بەڵام لەوە دۆستت نییە بوعدیشی پێداوی بەڵام جێبەجێش ناکە من متەکیدم کە ڕەنگە لە قیادەوە هەندێکی جێبەجێکە بەڵام لە خوارەوە 4-5 بڕواتە دەرەوە دەنگ نەهێنی و بدۆڕێنی لە مەوزوع بەڵام ببوورەکە ڕاتەگرانێرە بەڵێنی کەسایەتی گەورەکان ئەوانەی کە لە لووتکەی ئەو لیستە گەورانەی ناو پەرلەمانی عێراقان من نمونەیە گەیاندمەوانێ لە مانگی هەشتی ساڵی 2010 مالیکی و کاتی سەردانی سەرۆکی هەرێمی کوردستانی کرد لە هەولێر بەدەق ئەڵێ ئەو مەسلەی پێویستە بە سەرژمێریەوە مەبەسی لە مادەی 140 ئەو مەسلەی پێویستە بە سەرژمێریەوە تا مانگی تشرینی یەکەم ئەنجام دەدرێت واتە تشرینی یەکەمی هەمان ساڵ بەڵام تا ئێستا لە قۆناغی قەرەبوو دەرنەچوە ئەمە ئەم سەرژمێری کە ئەو باسێکە سەرژمێری ئەوە نییە سەرژمێری مادەی 140 نییە ئەوە سەرژمێری کۆی گشتیە سەرژمێری عێراقەکە وای تەسەورە کرد سەرژمێری لە ساڵی 2010 ئەبێت تەواو بوو بێ ئەبێ ئەنجامەکەشی دەرچوو بێ و ئێمە لەوێوە لە یعنی بەڕاشکاوانە کە بەرنمەکەی تۆیە بەڕاشکاوانە ئێمە پێمان وتمان ئەم مادێ ئەم سەرژمێری عیلاقی بە سەرژمێری مادەی 140 نیە چکە مادەی 140 سەرژمێرەکەی خستۆتەکەی خستویەتی دوای ئەوەی کە تەطبیع تەواو دەبێت قۆناغی سێم کەواتە تۆ خۆ سەرژمێری هەموو وڵات تەجیل ناکەی بۆ سەرژمێری ئەو ناوچانە دوشتی زۆر جیاوازن ئەو وای ئەزانی سەرژمێریش تەواو دەبێت بەڵام من ئەو کاتە مقابلەیەکم کرد وتم من ئەتوانم بڵێم ئەو سەرژمێری عێراقیش لە 2010 مستحیلە تەواو بێ چونکە ئەوەندە ڕێگری هەیە بۆچیش ئەڵم ئەوەندە ڕێگری هەیە ئەوەندە شتی ناڕاستی وتراوە مەسەلەم نفوسی بەسرا وتراوە ئەوەندەیە نفوسی مووسڵ وتراوە ئەوەندەیە نفوسی فلان شار وتراوە ئەوەندەیە کە ئەزانن خۆیان ئەمە حقیقت نییە کە سەرژمێری بکرێ حقیقەتەکان دەردەکەوێت ئەو حقیقەتانە ناڕاستن لەبەرەوە هەموو شتێک ئێستا کە تەجیل دەکەن تاکو جێگیری سیاسەتی یا پێگەی خۆی پێگەی سیاسی ئەو لایەنانە لە ناو وڵاتە بەقۆ دەکەن لەبەرەوە ناهێڵن ئەو شتانە ببێ ناهێڵن ئەو شتانە ببێ لەبەرەوەی پرۆسی سیاسی کە بەرەو پێشە ڕوە تەنمەی وڵاتە بێت تەنمەی اقتصادی دەبێت تەنمەی سیاسی دەبێ لەبەرەوە بۆیە لایەنی ڕێگر لەمانە ئەگجار زۆرن ئەو وەختەش من وتم ئەم لایەنە ڕێگرانە ناهێڵن جێبەجێبن و ئەشبینەوە 2010 مستحیلە سەرژمێری لە عێراق جێبەجێ و ئەوە ئەرزاننەوە ئێمە گەشتونێتە ناوە ڕاستی 2011 هێشتا سەرژمێری عێراق دروست نەبووە لە مانگی 12 ساڵی 2010 لە ڕێگەی دیمستۆراوە نەتەوە یەکگرتوەکان هاتە سەرخەت داوایان کرد کە 6 مانگ مۆڵەتیان پێ بدرێت کە نەتەوە یەکگرتوەکان ئیش لەسەر مادەی 140 بکات بەڵام بینیمان نەتەوە یەکگرتوەکان هیچیان نەکرد بە پێچەوانەوە دوو راپۆرتیان دەرکرد کە هیچێکێک لەو راپۆرتانە لە بەرژەوەندی کوردان نەبوو بەڵام ئێوەش بێدەنگیتان کاکە راپۆرتەکانی کە نەتەوە یەکگرتوەکان داناوە نەیوتووە هیچ بڕیارێکی سیاسیتیان نییە 4 ئەڵتەرنەتیفی داوە هەر 4 ئەڵتەرنەتیف ئەڵێ یا ئەمە بکرێ یا ئەمە بکرێ یا ئەمە بکرێ یا ئەوە بکرێ ینی لەم چوارە ئێکێکیان خودی خۆی مادەی 140 مادەی 58 سیانەکەی تری لە بەرژەوەندی کوردانیە ڕاستە تیاتی هەڵیتیایە یعنی ناڵم لە بەرژەوەندی کورد نییە لە 100 بەڵام بەرژەوەندی لایەنەکانی ترشی زۆر پێشخستووە بەڵام تایەتی بەندی ئەوەی تایە یەکێ لە ئەلتەرنەتیفەکانی ینی لە بەرژەوەندی کوردە و جێبەجێکردنەکەی مادەی 140 ینی هەنگاوەکانی مادەی 140 لەبەرەوە بڕیاری سیاسی تیانیە لە ئەوە ئەستان ئێمە یەکێ لە نەقدەکانمان لە نەتەوە یەکگرتوەکان لە دیمەستورە ئەوە بووە ئەمانوت ئەبواە تۆ بڵێ ئەمەیان ئەم ئەلتەرنەتیفە لە هەمویان بەلای ئێمەوە گرنگترە و مهمترە بەڵام یەکێک لە شتە جوانەکانی نەتەوە یەکگرتوەکان ئەوەیە کە نەتەوە یەکگرتوەکان دانی نابەوەی کە مادەی 140 جێبەجێ نەکراوە و مادەی 140 ڕوحەکەی ماوە و ئەبێت جێبەجێ بکرێ و ئیستقراری سیاسی لەم وڵاتە دروست نابێ ئەگەر هاتو مادەی 140 جێبەجێ نەبێت ئەمە لە خاڵێکەوە
راپۆرتەکەشی احتیمادی کردوتە سەر ئەو راپۆرتی کە ئێمە یاومانە بەلایەنە سیاسەکان ئەگەر ئیشارەتی باش راپۆرتەکە بخوێنرێتەوە سێرەکە لە زۆر شوێن وتێتی لەسەر ئەو ئەساسی ئەو راپۆرتی کە مادەی 140 داوێتی لەبەرەوە بڕیاردەری سیاسیش نییە نەتەوە یەکگرتوەکان نەتەوە یەکگرتوەکان لایەنێکی هاوکارە وەکو بڵێن مدیتیشنێکە بڵێن ناوەڕاستیەکی یا بێلایەنیەکە کە هاوکاری بەلایەنەکانە بێت بۆ ئەوەی کار ئاسانیان بۆ بکەن دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ قسەکەن بێکەوە کێشەکەی ئێمە لەوەیان نییە کە دوو راپۆرتەکەی دیمەستۆرە بڕیاری سیاسیتیە یان نا بەڵام کێشەکە لەوایە کە ئەلتەرناتیڤێک بۆ مادەیەکی دەستوریە هێنێتەوە یعنی نابوو لایەنی کوردی ئێوە لە لیژنی جێبەجێکردنی مادەی 140 بە شێوازێک لە شێوازەکان وەڵامی بنەوە بڵێن ئەم مادەی مادەیەکی دەستوریە و ئەبێت جێبەجێ بڵێ دەستور ئەلتەرناتیڤی نییە باوکی من وەڵاممان داوەتەوە و تقریر خۆشمان ناو بە ئومم متحیدە و لەو وەختانە ئێمە پرس کۆنفرانسێکی گەورەشمان کرد دەیان کەناڵی تەلەڤیزیۆنی و رادیۆ و جەریدە هاتن بۆ ئامادەبوون لەسەر تقریرەکە ئێمە هەمووی قسەی خۆمانمان کردووە و بە خاڵ بە خاڵ تقریری خۆمان ناوەتە ئومەمی متحیدە و دەوڵەتیش لەسەر ئەو بڕیارە لەسەر لیژنەکە کەسی ئێمە بێدەنگ نەبووین ولا ئێمە جا بۆ ئاگاداریت ئێمە وەکو خۆمان و کولیژنەکە چەند کادرێکی تیا بەڕاستیم لەسەر مەقالەیەکیش بەدەنگ نابم نەک لەسەر شتێکی ڕوحی مادەکە ینی لەسەر مەقالەیەک من جا بەدەینەوە یعنی دەیان مەقالە هەیە ئێمە ئەگەر هەڵە بێ بەرامبەر بە لیژنەکە وەڵاممان داوەتەوە ئەگەر هەڵە بێ بەرامبەر بە کادرێکە خۆی جوابی داوەتەوە ئەگەر هەڵە بێ بەرامبەر بە ڕوحی مادەکە ئێمە وەکو نەتەوەش یا وەکو لیژنەکەش وەڵامی خۆمان داوەتەوە لەسەر یەکشت من نابین ڕەنگە ئەوە نیە کاتی بەسەر چوو بێ ئێستا خەڵک بڵێ یعنی ئەوە نیە بیری چوو بێتەوە بەڵام ئەگەر بگەڕێتەوە بۆ ریپۆرتاجە کۆنەکان و بگەڕێتەوە بۆ سایتی 140 ئەبینی کە ئێمە وەڵامی خۆمانمان هەبووە و جوابدانەوەی خۆمانمان هەبووە ئێمە یەک شت هەیە وەکوونەتەوە وەکو لیژنەکە ئەرکێکیان بە ئێمە سپێردراوە کە مادەکە 140 و ڕوحی 58 لەسەر ئەوە ئێمە یەک مساومەمان بەسی گرێبەستە کشت و کاڵیەکانت کرد پێ و داتایی کە من لە بەردەستمایە نزیکی 6,000 گرێبەستی کشت و کاڵی تا ئێستا چارەسەر کراون لەلایەن لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 بەڵام تەنها یەک گرێبەستیش لەلایەن وەزارەتی کشت و کاڵ و دانی پیانەنراوە ئەجا هۆکارەکانی چییە خۆ دەزانی ینی بەڵام ئەمە یەکێک لە هۆکارەکانی ئەو قەرەبووکردنەوەی ئەو بۆیە ئێمە بڕیارماندا ئێستا قەرەبووی ئەو زەوی کشت و کاڵانە دەکەینەوە بۆ ئەوەی بچێتەوە سەر خاوەنە ئەسلەکەی خۆی یەکێک لە وەزارەتی کشت و کاڵ ئەیوت تاکو و قەرەبەکان نەکرێتەوە خەڵکەکە ناتوانێت ئێمە هەمووی چارەسەر کراوە نزیکەی 8,000 و کەرتێک زەویزاری کشت و کاڵیە ئێمە نزیکەی 3,000 و تقریبا 450 کەس شکاتی کردووە کە ئەبێ ئەو قەرەبوانە بکرێتەوە وی مەستە دەستمان پێ کردووە هزاری زیاتر ڕۆشتووە هزاری زیاتر لە لای چکە من سەرۆکی لیژنەی مالیەکەم 1000 چەک زیاتر ڕۆشتووە بۆ قەرەبووکردنەوە کە لە 2 مانگەوە دەستکراوە بە دابشکردنی دەستەکەین بۆ ئەوەی کە ئەم یعنی هیچ بیانوویەک لە وەزارەتی کشت و کاڵ نەمێنە ئیتر عقدەکان بگەڕێتەوە سەر ئەو عقدانی کە خاوەنەکەێتی ئەوەی هەندێکیان پەیوەستە بە هەیئەی نزاعاتی مولکی کە تاپۆیە هەندێکیان پەیوەستە بە وەزارەتی کشت و کاڵ کە خۆی عقودی زراعیە ئەو عقودی زراعیە مەسەلەم چەند دەستێکی کردووە جاری وا هەیە بەڵام بەشێکی گەڕاوەتەوە بۆ ئاگاداری باسی عرقەلە و کێشەی زۆرمان کە لەمپەری زۆرمان کە لە بەردەمی جێبەجێکردنی مادەی 140 دائەنرێت بەڵام بەپی دەستوریش ئێوە وەکو لیژنە بۆتان هەیە پەنابەر نەبەر دادگای فیدراڵی بۆ چارەسەری ئەو کێشانە بۆ پەناتان نەبردەوە بۆ دادگای فیدراڵی بەڵام وەڵامەکە هەڵگرە بۆ دوایان ناوبڕە ناوبڕێکی کورد وەگەڕێنەوە لاتان